ئەمە کە ئەو بەرهەمەی دروست دەکەین بیدایەت لە چیای کرێکارمان هەیە سایقمان هەیە ئەو ئیشەی دەکەن بەردەکەمان بە خاوێنی لۆ دەنێرە لێرە دووبارە خاوێنی دەکەینەوە کورەکەی دادەگرین پڕی دەکەین کە پڕمان کرد دەیسوتێنین 30 سعات 35 سعات هەتا 40 سعات دەیسوتێنینەوە ئاگری لە بنەو ناوی ئاگرەکە بکوژێتەوە کە 40 سعات سوتا دیارە کە سوتا ئەمە بە خۆمان شارەزانە سوتا دیارە شەوەک دەمینێتەوە کە ماوە بەیانی زوو دێن بە کرێکارەکانەوە دێن هەری دەوەشێنین کە هەر ماوەشان هەمووی دەشتێنین جوان کە خڕمان کردەوە کردمانە کۆمەر لە کەسارەکەی دەکەین بەخۆی ئەو بەردە کە لەو چایدێ ڕقا کە ڕقشە تەڕیشە ئەو بە ساغی نابتەجێت ئەگەر کە سوتانمان هیچێک دەبی ئاوەکەی چک دەکا کە ئاوەکەی چک کرد ئەو جە کە سوتا دەبتەجێت کە سوتا ئەو دە دوایە هەری دەوەشین و کە هەر ماوەشاندەوە لە کەسارەی دەکەین ئەو دە دەبتە جێت هوردی دەکە دەبتە جێت لە مەغزەنی دەکەین و ئەو جە گەڵابەکان دێن دەیبن بە 3 ڕۆژ بەردەکە دێتن بەردی ئەو کوورەی بە 3 ڕۆژان دێ تقریبا 350 تەن بۆمان دێتن کرێکار دێن بەڵێ دەیسوتێنین عین 350 تەن جێچی لێبارەکەین بەردی مەخمور باشترین بەردی هەیە کە لە بۆ گەچی بکرێتن لە ڕووی کوالێتی لە ڕووی ڕەنجی لە ڕووی بەقووەتی هەموو شتێکی باشترە لە گەچەکانی تکە ماسی دڕی پێدرێن ئەمە ئەو ماسی دڕا تەندورێکی لەسەر دەکەین هەوا و نەفتیشی لە بۆ دێتن نەفتە ڕەشەکە بەوی ئاگری تێبەرەدەین دەیسوتێنی تەبعان ئەدیکو دەبی ئەگە شارەزان نەبی احتیمالە تووشی کارەسات بکە بەس ئەمە کە بە ئەوەی شارەزاینە لە بۆمە عیبی نییە ئەوە کوورەیە کوورەی دەچی مەغموریە بەناوبانگە بە مەغموریدا لە مەقلعی دێنین ئەو بەردە بە عەفارە و بە شۆفەر بە قەڵای بدێنێ ئەو کوورەیە ئەو بەردەیە کە دێتن لێکوانە ساف دەکەین بە شۆفەری کە سافیشمان کرد خۆرشتەکەی لێ دەگرین لە بێژنجی دەدەین خۆرەکەی لێ هەر دەگرینەوە کە خۆرەکەش ئەو شتانەمان هەم لێگرتەوە دەیهێنین پڕی دەکەین با عەمەلە مەسەلەن 4 عەمەلە 5 عەمەلە دێتن لەگەر 3 سەیاق 4 سەیاقی شۆفەڵ کە ئەو کوورەمان پڕ کرد ئاخیر مەسەلەن بەقەدەر 5-6 مەترێک برنج بوو ئەو زە عەفارە سەری دەکا کە عەفارە لەسەری کرد دەستە بەردە و خۆرە و ئەو شتانە لەسەری دەکەین و قەپات دەبێت کە قەپاتیش بوو ئەنەفسی وەی جێچی بەسەدا دەکەین هەتا کوونەکان نەمینێ جێچ خۆمانە ئەو کە ئەو بەرهەمەی کە دەینین ئارەوی لێ دەدەینەوە کە مەسەلەن ئەو ڕۆژی کە خلاص بووین ئاویشی لێ ئەدەین وبی جێچەکان نێتە خوارەوە ئەو خۆرە نێتە خوارەوە بەردەکان بگرێت دواتریش نەفتی هێنین نەفتی ڕەش لەگەڵ هەوای کۆبلەسەری گەورە ڕۆژانە تقریبا 40 بۆ 50 سعات ئاگری لە بنا 2 ڕۆژ 3 ڕۆژ داروێت تا 3 ڕۆژ پێچێ ئەوانە پێچێتنە تا خلاص دەبێت بەس لەگەڵ سووتانەکەی بای ئۆندەیە لێکردنەکەشی کە لێ دەکەین 3 شۆفەر و عەفارەکە وەچی چەکوچێکە لێ دەدە لە بەردەکەی بەردەکە ڕقە دەیشتێنێتن کە شکاندیشی تەعونەمانەیە 2 تەعونە تا 3 تەعونەمانەیە لەو قورانە لێ دەکەین بە ماوەی 4 سعات 5 سعات دەیکەینە ماوات بەس مەسافەی ئەوەی کە ئەو کوورە ئێستا یەک دانەی کوورێ وایە یەک هەفتەی پێچێ هەتا تەواوە بێ جایز بەرهەمەکەشی 200 بۆ 250 مەتر ئەبێ کە دەرەچێتن لە یەک کوورەدا چەند بەرد ئەوە هەمووی دەبتە جێت لێ هەر ناگرینەوە 100 تەن نا بە 150 تەنی دەبێ 50 تەن 50 بۆ 6 تەنەوە هەبێ بە هەموومان بە جەمەعی 13 عەمەلە بی بە سەیاق و بە عەمەلە و بە مشەغڵ و هەمووی هەر دەمەک سەقەت بی پشت بشتێ هەر شتێک بی لە مەسئولیەتی خۆتە هیچ ئەو شتانە نییە لێکوانە ئەندا ئەوەی تەندروستی نییە لە کوورەی جێتی لە مەخموری نییە با زۆر کەسمانە بۆ پشتی فەقەراتی سینجی هەتا ئێستا کەس نهاتووە بەهاناشی دابێتن
بەس ئەوەیە کابراکە ئەو ئیشەی کرد خلاص بوو لۆ مارەکە پارە خۆی وەگرت تەواو ویستکە ئەوەی نییە.